السلام عليكم هاوڕێیان باشن شکر ئەمڕۆ باسی لۆجیکی دووەمتان بۆکەم یەکسەر چمەنەوە مۆزوعەکە حەزەکەم زۆر بە کورتی بیبڕێنمەوە تەنها ئەوەی کە مەقسەدمە ئەوەی لە کۆتاییە نمونونەکان ئەکرێ واز لێبێنی هەموو شتەکان ئەتوانی واز لێبێنی بەڵام حەزەکەم لۆجیکەکە خۆی لە ناو تۆیە ببێ بە پێوەرێک تاوەکوونێ ڕوونتر منطقیانەتر بە شێوازێکی عاقڵانەتر هەر هەمومان مامەڵە بکەین لەگەڵ ئەو شتانی کێتە بەردەمان لە ڕۆژانە یاخود لە مناقەشەیەکە یاخود لە سوشل میدیا لە هەر شوێنێکا بە لە میدیایە بۆ نمونە بابەتەکەی ئەمڕۆ یەک ڕستە حەزەکەم پێتانی بڵم لۆجیکی یەکەم ئەمەیە ئەم ڕستەیەتان لە مێشکا بمێنێتەوە زۆر وتنەوەی شتێک یاخود زۆر پیشاندانی شتێک یاخود زۆر دووبارەبوونەوەی شتێک وا دەکات کە ئێمە بەڕاستی بزانین باش نییە؟ لەوە چێسە بەلاتانە سەر بێنجا کەواتە شتە منطقیەکە چییە لە بەرامبەر ئەمەیە ئەوەیە هەر شتێک کە زۆر وترایە زۆر پیشانماندرات زۆر درا بە گوێمانە مەرج نییە ڕاست بێت ئەکرێ ڕاستێت مەرج نییە جا ئێمە زۆر کات ئەو فاڵەسیەکە لێرایە ئەوەی کە تی ئەکەویت بۆ نمونە کە وا ئازانین گەشتێ زۆر دووبارە بووی زۆر بەری کەوتین لە مێشکمانە لە لاوەعیەمانە بەڕاستی داهێنین ئێستا بۆ نمونە حتا لە شتێکی غێر منطقیشە باسی بکەین جاروێت تۆ لە مەطبەخەکەتانە دانیشتویت ئەتێ کتێبێک بخوێنیتەوە شتێک بنووسی دانیشی بۆ منە میوەیەک بخۆی یەکەم دەقەکە دانیشی جۆ لە گەرمەگرمی سەلاجەکە یەکەم دەقاگە و لێتی هەڵێ ئەمە چییە ڕۆیە دوای تۆزێکە قسە ئەەکەیت و تەلەفۆنەکەیت و تۆزێک مەشغوڵی نووسینە بیت و مەشغوڵی سێکنی فیلمەکە بیت بیرتە چێتەوە خۆ گرمەگرمەکە نەوەستاوە وانە لە دووبارە بوونەوەیە تۆ ئەو داناوەکە نییە بەس هەیە جامە بەسم چیە زۆر کات دووبارە بوونەوە ئینسان کاسەکات ڕێکۆک و نمونەی سەلاجەکە ئێستا بۆ نمونە طبعا نمونە زۆر و حەزیش ناکەم بیگرم بێک نمونەی سیاسیمان زۆرە حەز ناکەم شتی سیاسی باسکەم کە زۆر دووبارە بۆ تۆ ئێمە ئێستا بە حەقەتیان دانین لە کاتێکە ئەسڵیان نییە هیچیان ئابووری تەنانەت لە ڕووی ئاینیشەوە ئەبێ زۆر ئاگاداربین بەڕاستی لە ڕووی مێژوویەوە زۆر کات مێژوویەک ئەدرێتەوە بگوێتە کاتێک زانی بەڕاستی زانی نمونەیەک ڕاستەکەی ئەم لۆجیکەم لە چیوە بۆ هاو میکاپ ئارتیست ناوڵە هەر کەسێکی مۆدێلەکە بە حساب مۆدێلێکە بۆ منە لەنا سۆشڵ میدیایە بۆ نمونە ئیعلانەکات بۆ دەرمانێکی پێست هەموو ڕۆژێک جارێک دوو جار دائێنێ لە مانگەکەتەوە ئەگەر متابعی ئەو کەسەبی بە خۆتان وتنی بۆ نمونە ئەگەر فانی بی فانی ئەو کەسەی ڕقی دنیام لە کەلیمەی فانە لە مانگێکا لەوە چە 6 دانە جار بەر ئەم مۆدێلە بکەی ئەم خاتونە پێتەڵێ ئەو من ئەم میکەپ بەکارێنم ئەها چەند جوانە لێم یەک دنیا طبعاً فیلتەری خستۆتە سەر شتی فیک ساختە بەکاری ئەهێنێ تۆ باڵین ئەو دەرمانە ئەچیتە ناو بازاڕی بینی لە خۆتۆ ئیکڕی چکە زۆر وتراوەتەوە بە تۆ وا ئەزانی کە ئیشەکات لە کاتێکە دەرمان ینی اقتراحکردن ڕێنموویکردنی خەڵک بۆ دەرمانی پێست مۆدل ناتوانێ بیکات ڕاستی ئەوە ئیشی دکتۆرە چکە بۆ پێستی کەسێک لە کەسێک و ئەگۆڕێ حتا تۆ بۆ مناگەر کەسێک بە زۆر بەرخۆر بکەی فەرقی هەیە لەگەڵەوەی بە زۆر بەرخۆر نەکەوی بزانی چۆری پێستە چوزانم ئەو شتە تەفاسیلیانی کە دکتۆر ئەبێت لێت بپرسێ دوای ئەوە بە پێی پێکهاتی پێستەکەت دەرمانێکت بۆ دانێ اینجا ئەو دەرمانەشە بێت تەشیبی تۆ چکە دکتۆر لای ئێمەش ئەکرێ لەگەڵ چوزانم سەیدلێکە ڕێکەوت بێ هینی لەوە هەبێ اینجا بە وردی اقتراحت بۆکە دوای پشکنینێکی باش بڵێ ئادیەتوانی ئەم دەرمانە بەکاربێنی ئەی کابرای مۆدلەکە چی کرد کابرای مۆدلەکە ئەوە نەبووی خسیت سەری منی بۆ خست سەری تاوات داوچیت دوکانەکە ئەوت کڕی وانە ئەو ناو دەرمانت کڕی جا لە بەرەو بێ زۆر ئاگادار بین کە شتێک زۆر وترایەوە مەرج نییە ڕاستێ لە کاتێکە شتێک کە زۆرە وترێتەوە لە لای ئێمە وردە بەڕاستدا ئەنرێت اینجا هیوادارم هەر لەم کورتێبی بەڕێنمەوە بەڵام تکاتان لە یەکەم نمونونەکانشم زۆر مەچنە بە نمونەگۆ میگرنە زۆر کاتەواڵم بەڵام ئەو پێوەرەتان با لە هەبێ هەر شتێک زانیت زۆر بەری کەوتووی وەقفەیە بکە بۆستە حتا قورئان خۆی زەمی ئەوانەکەڵێ بۆ نایەنە سەر ڕاست هەڵێکاک وڵای باو بە پیرانمانە لەسەرەوە هێناوێتی مەشە لەسەر ئەو ئاڕۆین چونکە ئەوەنە وتراوەتەوە لە ناویانە لیان بۆ بەڕاست جا بەڕاستی ئەوە زۆر گرنگە کە ئینسان حتا بتوانێ عقلی خۆی بەتەواوی تەسلیمی هیچ دووبارە بوویەک نەکاتەوە تا ئەمە لۆجیکی
ژمارە دوو ێستا لۆجیکی ژمارەیەکمان وت لە ڤیدیۆ یەکەمە ئەمەش لۆجیکی ژمارە دوو هیوادارم سوودی لێ ببینم و هیوادارم ئەم زنجیرەیە ببێت بە زنجیرێکی زۆر باش بۆ ئەوی کە ئێمە کۆمەڵی هەڵەی منطقی باو لە ناو کوردی خۆمانە لە ناو کۆمەڵگای کوردی خۆمانە شوێنی زریشە بەڕاستی دەستیان بخەینە سەر کێشەکە بە ڕوونی دیاری بکەین و حەلیشان بۆ دەزینەوە بەڵام لە کۆتایی ئاکێتەوە سەر خۆت ئایا جێبەجێ ئەکریانە یەکەم شت بە جوانی لی تێبکە دووەم شت بزانە چ شتێک هەیە زۆر دووبارە بێتەوە لە ئاوا باوەڕت پێ کردو ئەشکرێ ڕاست بێت ئەکرێ ڕاست بێت لە شتێک زۆر دووبارە بێتەوە ڕاست بەڵام مەرج نییە ڕاست بێت لە کاتێکە لە مێشکی ئێمە لەوە چێوا گومان بەرین کە ڕاست بێت وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاه زۆر سوپاس دەکەم